هاو نیشتمانیانی بەڕێز ئەم کاتتان باش. لە پێشەکی ئەمەوێ بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە داوای لێبوردنتان لێ بکەین ئەگەر ئەو بڕیار و ڕێکارانەی کە ئێمە دەرمان کردوون لە پێناوی ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا بووبن بە زیان لەسەر ژیان و گوزەرانتان. مەبەستی ئێمە ئەولویەتی ئێمە ئامانجی ئێمە پاراستنی سەلامەتیتانە. بۆیە ئێمە کە لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی پەتای کۆرۆنا بووینەوە لە بیدایەتی ئەم پرۆسەیەدا هەندێ ڕێکار و ئیجراعاتی توندمان گرتە بەر لە پێناوی پاراستنتان. وەتوانیمان تاک و پێش چەژن تا ڕادەیەکی زۆر زاڵ بین بەسەر ئەم پرۆسەیەدا و نەمان هێشت ئەم پەتایە هاوشێوەی وڵاتانی تر بڵاو بێتەوە. ئەمە بە ئەرک و ماندووبوون و شەونخۆنی کارمەندانی تەندروستی و کارمەندانی پۆلیس و کارمەندەکانی تری هێزەکانی ئاسایشی ناوخۆ و کارمەندانی حکوومەت بەگشتی، بەڵام لەوە گرنگتر بە هەماهەنگی و پشتیوانی ئێوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان توانیمان نەهێڵین ئەم نەخۆشیە بە شێوەیەکی زۆر خەتەر بڵاو بێتەوە لە ناو خاکی کوردستان. بەڵام بەداخەوە لە دوای جەژن هەم ڕێکارەکانی حکوومەت کەمێک سست بوونەوە، هەمیش پابەند بوون بەو ڕێنمایانە وەک جاران پابەند نەبوون. ئەمە وای لێکرد نەخۆشیەکە دیسان سەری هەڵداوەتەوە و بە شێوەیەکی مەترسیدار دووبارە بڵاو بووەتەوە لە ناو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. هاوڵاتیانی عەزیز، من لێرە داواتان لێ ئەەکەم، ڕەجاتان لێ ئەەکەم، تکاتان لێ ئەەکەم، ئەم نەخۆشیە با بەجددی وەری بگرین. ئەم نەخۆشیە گاڵتە نییە، ئەم نەخۆشیە سیاست نازانێ، ئەم نەخۆشیە دەستکردی حکوومەت نییە، ئەم نەخۆشیە خەتاییەکەتی و پارتی نییە. ئەم نەخۆشیە نەخۆشیەکە کە بەرۆکی جیهانی گرتووە، کە بەرۆکی جیهانی گرتووە، بەرۆکی ئێمەشی گرتووە و لە ناومانە بڵاو بووەتەوە و بووەتە زیانێکی زۆر بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بەسەر دۆخی هەرێمی کوردستان بەگشتی. بۆیە داواکارم لێتان ئەم پرۆسەیە و ئەم نەخۆشیە و ڕێکارەکانمان و سیاسەتەکانمان و ڕێنمایەکانمان بۆ خۆ پارێزی بەجددی وەربگرن. لەبەر خاتری من نە، لەبەر خاتری حکوومەت نە، لەبەر خاتری لایەنە سیاسیەکان نە، لەبەر خاتری خۆتان، لەبەر خاتری خۆشەویستەکانتان، لەبەر خاتری ئەو کەسانەی کە عەزیزن لەلاتانەوە، لە دایکتان بێ، باوکتان بێ، کوڕتان بێ، کچتان بێ، براتان بێ، خوشکتان بێ، پورتان بێ، خاڵتان بێ، مامتان بێ، ئەو کەسانەی کە عەزیزن لەلاتانەوە خۆتان بپارێزن تاکو ئەوانیش بپارێزن، کە خۆتانتان پاراست دڵنیابن خاک و نیشتیمانیش ئەپارێزن. ئەمە مەوزوعێک نییە کە بکرێ بە سیاست وەکو هەموو ئیش شتەکانی تر کە لە کوردستان باس و مناقەشە ئەکرێ. مشتێکە پەیوەندی بە ژیانی یەکە بە یەکەی هاوڵاتیانی جیهان و یەکە بە یەکەی هاوڵاتیانی ناوچەکە و یەکە بە یەکەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە. بۆیە هیوادارم تکاتان لێ ئەەکەم، پابەند بن بە ڕێنمایەکانی خۆپارێزی و خۆتان بپارێزن و خۆشەویستەکانتان بپارێزن لە بەڵای پەتای کۆرۆنا. ئەگەر خۆمان نەپارێزین و ئەم نەخۆشیە وەکو ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو بینیومانە بەو شێوەیە بڵاو ببێتەوە، ئەو فشارێک کە ئەکەوێت لەسەر کەرتی تەندروستی هەرێمی کوردستان فشارێکە بێ کە کەرتی تەندروستی ئێمە و ژێرخانی تەندروستی هەرێمی کوردستان ڕەنگ بە بەرگەی نەگرێت. بۆیە داواکارم لێتان لە پێناوی خۆتان و سەلامەتیتان، لە پێناوی ئەو کارمەندە تەندروستیانەی کە شەو ڕۆژ خزمەت بە نەخۆشەکانە گێنن، لە پێناوی ئەو کارمەندانەی پۆلیس و ئاسایش و پێشمەرگە و هێزەکانی ئاسایشی ناوخۆ کە خاک و نیشتیمانەکەمان ئەپارێزن، ئەم مەوزوعە بەجددی وەربگرین و تا پێمان بکرێ خۆمان بپارێزین، تا پێمان بکرێ ئەگەر پێویست نەبوو بچینە دەرێ لە ماڵمان با نەچینە دەرێ، ئەگەر پێویست بوو و حەد ئەبێ بچینە دەرێ ئەو کاتە ڕێکارەکان بگینە بەر، تا پێمان بکرێ دەمامەک پیا بکەین و دەمولوتمان ببەستینەوە. ئەگەر دەمامەکی توبیمان دەست ناکەوێ، دەسڕمان دەستەکەوێ، ملپێشمان دەستەکەوێ، تەریقەیەک ئەتوانین بدۆزینەوە بۆ ئەوەی ئەو کاتەی کە لە دەرەوەین، لە سوپەرمارکێتێکین، لە سەیدەلیەیەکین، لەو کارەی کە مەجبور بین لە پێناوی بچینە دەرێ، ئەو کاتە خۆمان بپارێزین و خەڵکیش بپارێزین لەو پرۆسەیەدا. بۆیە من هیوادارم
پێکەوە ئێمە جدیت بگەڕێنینەوە بۆ ئەم دۆخە و نەهێڵین کەسانی بەناو سیاسی ئەم پرۆسەیە بە لارێدا بڕوا ببات تاکو دعمی سیاست و بۆچوون و بەرنامەکانی خۆیان بکە. هاوڵاتیانی بەڕێز، وازەحیشە، ڕوون و ئاشکرایە کە ئەم نەخۆشیە تەنها تەسیری نەبووە لەسەر سەلامەتی هاوڵاتیان، وەکو بینی ومانە لەسەر ئاستی جیهان، لەسەر ئاستی ناوچەکەش کاریگەری سلبی هەبووە لەسەر شێوازی حکومڕانی و لەسەر ئابووری وڵاتانی زۆر گەورە بەگشتی و ئابووری عێراق و هەرێمی کوردستانیش بەتایبەت. ئەمە وای لێ کردووە کە داهاتی هەرێمی کوردستان کەم ببێتەوە، ئەمە وای لێ کردووە کە بازاڕی هەرێمی کوردستان سست ببێتەوە، ئەمە وای لێ کردووە کە ئێمە وەکو حکوومەت نەتوانین لە کاتی خۆیدا موچە خۆران بدەین، ئەمە وای لێ کردووە کە عێراق کە سەرچاوێکی گەورەی داهاتی هەرێمی کوردستانە نەتوانێ وەکو جاران مامەڵە بە داهاتی خۆی بکە. ئەمانە هەمووی کاریگەری سلبی ئەم نەخۆشن لەسەر دۆخە سیاسی و ئابووری و دارایی هەرێمی کوردستان و عێراقەوە. و ئێمە تەقدیری ماندووبوونی هاوڵاتیان و کاسبکاران و موچەخۆرانی هەرێمی کوردستانەکەین بۆ ڕێزێکی تایبەتمان هەیە بۆیان و دیسانەوە داوای لێبورد نەکەین کە ئەم زروفە هەمووی بووەتە هۆی دواکەوتنی موچەیان یان دواکەوتنی شایستە داراییەکەیان یان خراپبوونی بازار و گوزەرانیان. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵێکە خینەگەڕ بۆ باشترکردنی دۆخی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هەموو هەوڵێک ئەگرینە بەر بۆ باشترکردنی دۆخی دارایی و ئابووری هەرێمی کوردستان. بەڵام لە عینی کاتیشە ئەزانم کە خەڵک ناڕازیە، لە عینی کاتیشە ئەزانین کە خەڵکانێکان بە شێوازی جۆرا و جۆر ئەو ناڕزایەتی خۆیان دەرئەبڕن و خۆپیشاندان یەکێک لەو ڕێگایانەیە بۆ دەربڕینی ناڕزایەتی کە لای من کە کەسێکم کە بەشێکی زۆری تەمەنی ژیانم دوو وڵاتی زۆر دیموکراتیە گەورە بووم و پەروەردە بووم، قەدری دیموکراسیە دەزانم، قەدری ئازادی ئەزانم. بۆیە من لای من زۆر ئاساییە خەڵک ناڕزایەتی خۆی بە شێوازێکی شارستانی دەرببڕێ لەسەر شەقامەکانی کوردستان، ناڕزایەتی خۆی بەرامبەر بە حکوومەت، بەرامبەر بە سیاسەتێک، بەرامبەر بە دۆخەکە لای من زۆر تەبیعیە. من داواکارم هەر کەسێک کە بیەوێ لە ڕێگای خۆپیشاندانەوە ناڕزایەتی خۆی دەربڕێ، یەکەم تکایە پابند بن بە یاسا و ڕێنمایەکانی کە بەرکارن لە هەرێمی کوردستان، دووهەم بە شێوازێکی شارستانیانە ئەو ناڕزایەتی خۆتان دەرببڕن، سێهەم بزانن کە تەجەموع دروست دەکەن کە کۆ ئەبنەوە، ئەمە خۆی لە خۆیدا مەترسی بڵاوبوونەوەی کۆرۆنا زیادەکا بەسەرتان. بۆیە ئەگەر هەر ئەبێ کۆ ببنەوە، ئەگەر هەر ئەبێ خۆپیشاندان بکەن بەلای کەمەوە خۆتان بپارێزن، هاوڕێکانتان بپارێزن، هەوڵ بدەن دەمامەک ببەستن و هەوڵ بدەن کەمترین مەجال هەبێ بۆ بەرکەوتن تاکو کەمترین مەجال هەبێ بۆ بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە بەسەرتانەوە. لە هەمان کاتە داواکارم لە هەموو ئەو پۆلیس و ئاسایش و هێزەکانی تری ئاسایشی ناوخۆ کە ئیدارەی ئەم دۆخە ئەدەن بە شێوازێکی شارستانی مامەڵە لەگەڵ خۆپیشاندەران بکەن. من ئەو ڤیدیۆیانم بینی ئەو ڕۆژە کە گوێ بیستی تەقە بووم لە کە ڕۆبەڕۆی خۆپیشاندەران کرا، ئەمە بە هیچ شێوەیەک قبول ناکرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و شخصی خۆمەوە. بۆیە من هەردوای ئەوە پەیوەندیم بە هەموو پۆلیس و ئاسایش و هێزەکانی ئاسایشی ناوخۆی کوردستان کرد و پێم وتن بە هیچ شێوەیەک نابێ فیشەک بەکاربێنن بۆ بڵاوەکردن بە خۆپیشاندەران، بۆ ترساندنی خۆپیشاندەران یان دووربە بۆ ئەزیەتدانی خۆپیشاندەران. لە هەمان کاتیشدا بە هیچ شێوەیەک نابێ ئەزیەتی میدیاکاران بدەین لە کاتی خۆپیشاندان. پێویستمان بە میدیایە بۆ ئەوەی حقیقەتی شەقامەکانمان پێ بگێنن تاکو خەڵک بزانن چی ئەگوزەرێ و چی ناگوزەرێ. بەڵام هەر یەکەمان چه خۆپیشاندەران، چه کارمەندانی میدیا، چه کارمەندانی حکوومەت و کارمەندانی پۆلیس و ئاسایشە، هەمومان ئەرک و بەرپرسیارەتی تایبەتی خۆمانمان هەیە و پێم وایەگە هەر یەکەمان پابەند بین بەو ئەرک و بەرپرسیارەتیانەی کە لەسەرشانمانایە، هەموو ئیشەکان بە شێوازێکی ئارام و ڕێکوپێک ئەچن بەڕێوە. بۆیە لە دەرەنجام دیسانەوە داواکارم لێتان کە ئێمە بە هەموو توانامانەوە
پێکەوە کار بکەین ئەم دۆخە تێئەپەڕێنین. ئێمە دۆخی زۆر ناخۆشمان بینیوە لە ساڵانی ڕابردوو وەزاڵ بووینە بەسەر هەموو ئەو تەحەدایانەی کە ڕوویان لە هەرێمی کوردستان کرد. چۆن زاڵ بووین بەسەر ئەو تەحەدایانە؟ یەک تەریقە هەبوو کە زاڵ بووین، ئەوی شەوەیە ئێمە یەکمان گرت وێر بووین، نەترساین لە مەسئولیەت، حەجمی تەحەداکانمان بەباشی تەقیم کرد و بە سیاسەتی ژیرانە پارو زاڵ بووین بەسەر ئەو تەحەدایانە. من دڵنیاتان ئەکەمەوە وەکو قوبادی براتان، وەکو جێگیری سەرۆکی حکوومەتەکەتان، ئەم جارش زاڵە بینەوە بەسەر ئەو تەحەدایانەی کە ڕۆیان لە هەرێمی کوردستان بووە. پێکەوە زاڵە بین بەسەر نەخۆشی پەتای کۆرۆنا، پێکەوە زاڵە بین بەسەر قەیرانی دارایی و ئابووری، پێکەوە زاڵە بین بەسەر کێشەکانی حکومڕانی و کێشەکانی ئیدارە. ئەم بەڵێنەتان ئەدەینێ پێکەوە بە هاوکاریکردنی یەکتری ئێمە ئەم قۆناغە ئەم ڕۆژە ناخۆشانەش تێئەپەڕێنین، هەم سەلامەتیتانە پارێزین، هەم حکوومەتەکەشتان ئەخینەوە سەر ڕێچکەیەکی دروست و تەندروست تاکو بە باشترین شێوە بتوانین خزمەتتان بکەین و خزمەت بگەێنین بە کۆمەڵانی خەڵکی کوردستان. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.